کاکە خۆت لەوە زیاتری ئیلاک مەکە حەزێکی بیەوە بۆ لای 15 مەعرەس ئەمە تەنەکە تو برا تۆ سار نازانی تۆ لە خۆ سار مەڵ ئەو علامەتە بینیە علاماتی بیجوێ تو گەرتەوە بکەیتە توێ تاوین ئەوانە برا 2013 من 55 گەڵام پێیاوەمە 45 گڵاس زیاتر نایەن تر خۆت ئیلاکمە بۆ ئۆپڵە والله ئیتر خۆت تەبری دەبرا 2012 55 گڵات چیە ماوەسەیان باڵەگرێت شمان بۆقا لەوە زیاتر گرێ و لەسەر چێکی بیکەین تەلیفۆنکە بۆ عادنان عادنانی مارس تەلەفۆنی بەس گرە و لەسەر چێکی باید پێ گرەوی چی خاتر خۆ تو ئاگاوە لە خۆت گرەوی چی جەماعەت ئاگاتان لێو چی وت گەرەگەی تەلیفۆنکە بۆ عادنان بووم ێژە گرە و ئەەکەم ئەم سیارە ئەوە ناکات طبعا گەرەکمە لە شتی ئاگادارتان کەمەوە ئێمە ڕۆژانە ئەم قسانە تێتە سەر زمانمان ئەم شتە وایە بەلامانەوە بەلای کەسێکی تورە جیاوازێژە گرەوە کەمە گەرە شتە وایێ گرەوە کەم وانە ئەم قسە خۆشەویستانم کەفارەتی شەرعی لەسەر ئاگادار بن پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمێ من قال لصاحبه تعال أقامرك فليتصدق معلومە لای هەمومان قمارێکێکە لە تاوانە گەورەکان و حرام کراوە لە قورئان کاتێک کەسێک ئەو گوێرەی لا دروستەوێژە وەرە گرەوت لەگەڵاکەم گرەویش بەشێکە لە قمار حتمما کاتێک تو ئەم قساکەی کەفارەتی شەرعیەکەوێتە سەر وەکو چۆن هەنی قسەی تر هەیە گەل لە زمان و بکەوێت کەفارەتەکەوێتە سەرت ئەم قسەیش ئەبێ ئاگادار بی ئەگەر هەر لە پێشوو دووبارەت کردەوە لەمەودا دووبارەی مەکەڕۆ کەفارەتێکی شەرعیەکەوێتە سەرت ئەویش ئەوەیە سەدەقەیە بکەیت شتێ ببەخشە خواردنێ ببەخشە بە کەسێک پارێ بخە مزگەوتێک ئەلموهیم خێر و سەدەقەیە ئەکەوێتە سەرت